ناوم پەیمان زەینەدینە دانیشتووی شاری هەڵەبجەم لە ساڵی 2007 کۆلێژی وەرزشیم تەواو کردووە لە زانکۆی هەڵەبجە و لە ئێستایا سکرتێریانەی سیروان هەڵەبجەم و سەرۆکی ئیتیحادی تۆپی بالی کوردستان لقی هەڵەبجە و لە ساڵی 2023 هەتاوەکو 2021 کاری وەکو یاریزانێک بووم و لە ساڵی 28 دی 2022 بووم بە سەرۆکی ئیتیحادی تۆپی بالی کوردستان لقی هەڵەبجە لە ئێستایا کە خولێکی کوڕان کراوەتەوە بۆ سەرجەم شارەکانی کوردستان و ئێستا من لە هەڵەبجە لە زۆنی هەڵەبجە سەرپەرشتی ئەو خولە ئەەکەم وەکو سەرۆکی ئیتیحاد کە هەستاوم بە ڕێخستنی هەموو کارە هونەری کارە وەرشیەکان لە هەڵەبجەیە و زۆر سپاسی ڕاگری کۆلێجی وەرزشەکەم دکتۆر ئاکۆ کە هەستا بە دامی بینکردنی ئەم هۆڵە بۆ ئێمە دەستپۆشێکی زۆرمان هەیە بووی سەرەتای هەموو کارێ ئەگەر تۆ بڕوات بە خۆت هەبێ ئەگەر قورسیش بێ بە ئاسانی بۆ دێتە دەست هەموو کارێ بەو شێوازەیە منیش چاو نەترسم بۆ ئەو شتانە و هەر شتێکە بمەوێ بیکەم ئەڵم ئەتوانم سەرکەوتوو بم سپاس بۆخوا بە ئامادەبوونی هەموو هاوکارەکانم و ئیتیحاد و ئەو کەسانی کە لەگەڵمان دوو کەسی کەم لەگەڵایە سکرتێر و بەشی دارایەکە مامۆستا دڵشاد و مامۆستا دلێر و هەروە لیژنەی تەحکیمیش کە هاوکارێکی باشیان کردوین و زۆر سپاسیانەکە من ناتوانم بڵام خۆم بەتەنها من بەوانەوە توانیوە سەرکەوتوو بم من لەم خولەیە ئێستا تەنها خۆم ئافرەتم و لەوانەیە تەعاملکردنیش لەگەڵ هەنێک کەسدا یعنی تۆ ئەیبینیڵی لەگەڵ ڕەگەزی بەرامبەر ناخۆش ئەبێەوەن بەڵام سپاس بۆخوا هەمووی کەسی بەڕێز و کەسی تێگەشتون و لەگەڵ منیشا تەعاملێکی زۆر باشیان هەیە و منیش زۆر گونجاوم ینی بۆ ئەو کارە جا ئەوەنەش ناتوانانی بڵێ ئەوەنە قورسە تۆ خۆت ئەگەر حەز بە بوارێک بێ قەت بە قورسی نایبینیت خۆت حەز لە وەرزش بێ هیچ کاتێ ئەو ڕێگانی کێتە بەردەمند بە قورسی نایبینی بەڵام من هەموو جارێکە ئەڵام لە کارێکە ئەمێ سەرکەوتوو بم ئەگەر کەسێ پاڵپشتم نەبێ سەرکەوتوش نابی لێرەیە من تاکە هۆکاری سەرکەوتنم لەوانەیە پشتگیری هاوسەرەکەم بێ کە زۆر جار لەگەڵمە ئامادە بووە و ئەگەر لەگەڵیشمە ئامادە نەبوو بێ وەکوتر ینی ئەگەر بە پەیوەندی تەلەفۆنیش بێ بەهۆی ئەوەی کاڵای وتێتی تۆ ئەتوانی تۆ بەهێزی پاڵپشتێکی باشی کردووە تەعاملکردنیش لەگەڵ یانە بەڕادەیەکی باشە لەگەڵ ئەم یاریزانانە سپاس بۆخوا وەکو ئەوی کە منیش ئافرەتم ئەوانش ڕێزێکی تایبەت لە من ئەگرێت پەیامی کۆتایی من بۆ هەموو ئافرەتان ئەوەیە من ناڵم وەرن یاری بکەن من ئەڵم وەرزشکەن وەرزش ئەوە نییە تۆ بێ بڵێ من بم بە یاریزانێ ئیترەوە لە توانای هەموو کەسێکانیە ئەوە قورسە بەڵام من ئەڵم بڕۆن وەرزشکەن ئەدی وەرزشی مەلەوانی هەیە لە جوانی هەیە یعنی ڕۆشتن ڕێک کە بەیانیان بتوانی بڕۆی بۆ سەحەتی خۆت بۆ تەندروستی خۆت و هەروەها مناڵەکانیشتان ینی تۆ لە تەمەنێکی 12 ساڵی بۆ 13 ساڵی کە مناڵە گەنێریتە وەرزشۆ ئەیبینی کە جسم و لاشەولاری لەگەڵ مناڵێکە کە لە ماڵەوە جیاوازترە تەعاملکردنیشی هەر جیاوازترە بێ لەگەڵ کەسێکی هەیە ئەتر پەیامی من ئەوەیە ئەو ئافرەتانەی کە لە ماڵۆن بڵێن ئێمە تەنها ینی ژن تەنها لە ماڵە بێ ئیشی ماڵکە ناوانیە من ئیشی ماڵیشەکەم دوو مناڵیش بەڕێ ئەەکەم میوان و ئەرکیش بەڕێ ئەەکەم و وەرزشەکەی خۆشم ئەەکەم